بەخێر بێن بەڕێزان ئەمڕۆ ئاماری کار و چارەکیەکانی بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵی 2015 ڕدەگەێنین و هەروەها ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ و گیانە دەستدان و بریندارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵی 2015 بۆی خۆشەویست ڕدەگەێنین. لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ 543 ڕووداوی هاتوچۆ ڕووداوی جۆراوجۆر ڕووی داوە و لە کۆی ئەو 543 ڕووداوی هاتوچۆ 1277 هاوڵاتی بریندار بوون و بەداخەوە 100 هاوڵاتی گیانیان دەستداوە. هۆکاری سەرەکی کە دەدەی کەشفی ئەفسەرەکانی ئێمە لە بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی ئەنجام درراوە و ئێمە شیکاریمان بۆ کردووە. هۆکای ڕووداوەکان دەگرێتەوە بۆ 206 ڕووداو لە کۆی ئەو 543 ڕووداوی کە ئاشکرامان کە 206 ڕووداو بەهۆی دژڕەوی شۆفێران بووە و 59 ڕووداو بەهۆی مەینۆشیەوە بووە و 51 ڕووداو بەهۆی بێئاگاییەوە بووە، 29 ڕووداو بەهۆی گۆڕینی ساییدەوە بووە و 34 ڕووداو بەهۆی پابەندەبوون بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و 21 ڕووداو بەهۆی نەپاراستنی ماوەی سەلامەتی و هەروەها 89 ڕووداویش بەهۆی هۆکارەکانی جۆرەکانی تر. و لە کۆی ئەو 100 هاوڵاتی کە ڕووداوەکانی هاتوچۆ لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ گیانە لەدەستداوە 66 هاوڵاتی سەرنشین بووە و 32 هاوڵاتی پیادە بووە و 9 هاوڵاتیش شۆفێر بووە. و بە هەمان شێوە لە کۆی ئەو 100 هاوڵاتی کە گیانیان دەستداوە 9 هاوڵاتی لە ڕێگابانەکانی دەرەوەی شاری سلێمانی گیانی لەدەستداوە، 7 هاوڵاتی لە ناو سنووری پارێزگای سلێمانی گیانی لەدەستداوە. سەرنجی بەڕستان ڕاکێشین بۆ ئاماری تۆمارکردنی ئۆتۆمبیل لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵی 2015 و پێشتریش سەرنجی بەڕستان ڕاکێشین بۆ کۆی ژمارەی ئۆتۆمبیل و سوارڕە و لە ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانی یاخود لە بەڕێوەبەرایەتی کاروباری هونەری لە پارێزگای سلێمانی تۆمار کرابێ 635865 سوارڕە و تۆمار کراوە لە بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی. لە 6 مانگی ڕابردوو 14806 سوارڕە تۆمار کراوە لە جۆرەکانی ئۆتۆمبیلی بارهەڵگرت تایبەت کرێ، کشتتوکاڵی، بیناسازی، ماتۆر. واتە بەهۆی کۆی هەموو ئەو جۆرانە 14806 سوارڕە تۆمار کراوە. و لە کاتی ئێستادا لە کۆی مۆڵەتی شۆفێری، مۆڵەتی بە هەموو جۆرەکانیەوە با بڵین مۆڵەتی تایبەت و مۆڵەتی تایبەت، مۆڵەتی گشتی و مۆڵەتی ماتۆر و مۆڵەتی کەم ئەندامی، بیناسازی و کشتتوکاڵی بە هەموو جۆرەکانیەوە 521086 مۆڵەتی شۆفێری لە بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی بە هاوڵاتیان دراوە و لە 6 مانگی ڕابردوو لە بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی 15872 مۆڵەت بە هاوڵاتیان دراوە. سەرنجی بەڕستان ڕاکێشین بۆ ئاماری وە چالاکیەکانی کامێرەکانی چاودێری لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ لە ڕێگابانەکانی دەرەوەی شار 21294 سەرپێچی بە کامێرەکانی چاودێری تۆمار کراوە و لە ناو شار ببورن 21294 لە دەرەوەی شار 29432 سەرپێچی تۆمار کراوە. لە کۆی ئەو 21294 کە لە ناو شاری سلێمانی تۆمار کراوە ئەو شۆفێرانی غەرامە کراون بە بڕی پارەی 1 ملیار و 796 میلیۆن و 600 دینار و لە دەرەوەی شار لە کۆی ئەو 29432 سەرپێچی کە بە کامێرەکانی چاودێری وێنە گیراوە 1 ملیار و 423 میلیۆن و 975 هزار دینار بووە. و سەرنجی بەڕستان ڕاکێشین بۆ کۆی چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی هەردوو هاتووی ناوشار ڕۆژهەڵات و ڕۆژاو و ڕێگابانەکانی دەرەوە و کۆی بەشێک لەو ئیجراعاتانەی کە ئەنجامیان داوە دژی شۆفێری سەرپێچی کار. لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ 1869 ئۆتۆمبیل دەستی بەسەردا گیراوە لەسەر سەرپێچی جۆراوجۆر و 1212 ئۆتۆمبیل کاری یاسایی لەگەڵدا ئەنجام دراوە لەسەر پەردەپۆشتی، 1128 ئۆتۆمبیل با بڵێن لەسەر ئۆتۆمبیلی جامتاری کاری یاسایی لەگەڵدا کراوە و 7697 کەس لەسەر نەبەستنی پشتوێنی سەلامەتی کاری لەگەڵدا ئەنجام دراوە، 1121 کەس لەسەر ئیشارەدان کاری یاسایی لەگەڵدا ئەنجام دراوە و 232 حاڵەتی بەگژاچوونەوەی کارمەندانی هاتوچۆمان هەبووە، 13426 کاری یاسایی لەگەڵ ئەو کەسانەدا کراوە کە ئۆتۆمبیلەکانیان مەرجی تونند و تۆڵی نەبووە
وەکۆی گشتی 44 بەشێک لەم سەرپێچیانە کاتە 44861 کاری یاسایی. سەرنجی بەڕستان ڕاکێشین بۆ داهات و خەرجیەکانی بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی 6 مانگی ڕابردوو ببورن لە 5 مانگی ڕابردوو بەهۆی تەسبیح حسابی بانقەکان و کاری ژمێرایی لەلایەن بەڕێوەبەرایەتی ژمێرایی خۆمان لە کاتی ئێستادا داهات و خەرجی 5 مانگمان بۆ ئامادەکراوە چەند ڕۆژێکی کەویستاک و داهات و خەرجی 6 مانگ ئامادەکرێەوە ئێستا بۆ ئێوەی بەڕێز ئەیخەمەڕوو داهات و خەرجی 5 مانگی ڕابردووی ئەم ساڵە لە بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی. خەرجیەکانمان 178420 داهاتمان 26 ملیار 26 ملیار و 112 میلیۆن و 370 هزار و سەرنجی بەڕستان ڕاکێشین بۆ کاری چالاکیەکانی ئەندازی هاتوچۆ کە خۆی لە چەند پرۆژەیەک ئابینێ لە کاتی ئێستادا چەند پرۆژەیەکمان لە دانانی هێما و تابلۆکانی هاتوچۆ لە سنووری پارێزگای سلێمانی و یاخۆ قەزاوناهەکانی دەوری پارێزگای سلێمانی لە هێڵکاری شەقام و دانانی هێڵکاری و دانانی تابلۆکانی هاتوچۆ لەو جێگانەدا بوونی هەیە. لە 6 مانگی ڕابردوو 782 هێمای هاتوچۆ لە سنووری پارێزگای سلێمانی دانراوە و 1869 مەتر تاسی دەستکرددانراوە و 1385 مەتر محاجری هاتوچۆ لە سەر شەقام و ڕێگاوانەکانی شاری سلێمانی دانراوە. ئەمە بەشێ بوو لە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی و ئاماری جارەدەستدان و برینداری ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری پارێزگای سلێمانی 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ. من داسیان لە سەترای دیگەری کوردستان سێک لەناو هاوڵاتی شۆفێرانە بڵاوبووتەوە کە گویا کامێرەکانی چاودێری ئێستاە کار ناکەن. ئەمە پرسیارێکە بۆ جەنابەت ئەم قسەیە بۆ لە چیەوە سەرچاوی گرتووە لە هەمان کاتە غەرامەکان وەکو پێشتر ماوە لەسەر و بابەتەی یاخودنا. بۆ پرسیارێکی ترم بۆ بەڕێستان ئەوەیە ماوەیەک لەمەوە بەرداواکاری گشتی سلێمانی ئەوەی بڵاو کردەوە کە ئەو کامێرانەی چاودێری دانراون نایاساییە لەسەرەوەی لە وەقاعەی هەرێمی کوردستان و ڕۆژنامە ڕسمیەکانە بڵاو نەکراوەتەوە ئێوە قسەتان بەرامبەر داواکاری گشتی چییە ئەگەر نایاساییە هۆکارەکەی چی ئیجراعات لەگەڵ خەڵکە ئاکرێت و ئەو پارەیە خەڵک وەرئەگرێت. سەبارەت بە کارکردنی کامێرەکانی چاودێری ئەمە دوو جۆر کامێرەمان هەیە لە کاتی ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی کامێرای جێگیرەکانمان هەیە و کامێرای گەڕۆکەکانمان هەیە و لە کامێرەکان گرفتێکی ئۆتۆمان نییە سەبارەت بە کامێرا ساتەکان کە 21 سیستەمە لە کاتی ئێستەیە هەموو کار و ئیشەکانی تەواو بووە و لایەندێکی زۆر نزیکە هیچ گرفتێکمان نامێنێ و کامێرە گەڕۆکەکانیش بە بەردەوامی کارەکەن ئیشی خۆیان کردووە و سەرنجی بەڕێزیشتان ڕاکێشا بۆەوەی کە بە بەراورد ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵی پارە چالاکیەکانی کامێرەکانی چاودێری یاخود ئەو ئۆتۆمبیلانی کە وێنە جیرانلایەن کامێرەکانی چاودێری و بە بەراورد بە 6 مانگی ڕابردووی ساڵی پار زیادی کردووە. لە ساڵی پار لە ناوشار 13430 ئۆتۆمبیل وێنە گیراوە لەم ساڵدا 21000 ئەواتە لە 13 بۆ 21000 بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە و لە دەرەوەی شار 17121 بووە لەم ساڵدا 29432 شۆفێرکاری یاسایی لەگەڵدا کراوە. سەبارەت بۆ داوای کە داواکاری گشتی کامێرەکانی چاودێریەوە بڕی غەرامەکانی بە فەرمانی بەڕێز وەزارەتی ناوخۆ بووە و بڕی پارەکان و بڕی غەرامەکان بە فەرمانی وەزارەت بووە و دەستنیشانکردنی یاخود جوڵاندنی داوایەکی لەو جۆرە ڕێزگاری یاسایی خۆی وەیەک ئەمەش بەشی یاسامان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەگەر بێت و داوای شواسەی ئێمەتۆمان کرێت ناو کێشەکە و ڕوونکردنەوە بە هاوڵاتیان و بە لە کاتی ئێستا کامێرە گەڕۆکەکانمان گرفتێکی نییە کامێرە جێگیرەکانیش کە بە فەرمانێک ئەو گرێبەستەکە لەگەڵ پارێزگاری سلێمانیا کراوە و تەندەرەکە بۆ ئەو کراوە و لە کاتی ئێستا لیژنێکی ئێمە لە بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی ئەفسەرەکان لە ئیشی کۆتایی کارەکەدان و لەو جێگا و شوێنانی کە کامێرە جێگیرەکان مەسەن گرفتێکی بێ کار نەکە ئێمە هەوڵمانداوە بە تایبەتی و جێگانی کە ڕووداوی هاتووە زۆرتر تیا ڕووبا و شۆفێر بە خێرایی زیاتر لە خێرایی ڕێگە پێدا شۆفێری بکە کامێرە جێگیرەکان لە شوێنانە گەڕۆکاندانی کە جێ ئەوانە پڕکاتەوە لەو حاڵاتانی کە کار ناکە ئێمە کامەری گەڕۆکمان لە جێگایان نەدانەوە لەو شوێنانەی کە گرفتمان هەبێ. زۆر سپاس بەڕێستان.